کاتێک یەکەم جار کوڕێک نزیکم بووە و دانی پیانە بووم کە ئالوودەی پۆڕن بووە. دڵنیا بووم کە ئەمەیان شێتە یان گاڵتە ئاکات. قەت بۆ ساتێکیش بیرم لەو نەکردبووە کە پۆڕن و پەیوەندی سێکسی و خوبەتاڵکردنەوە بێتە جۆرێک لە ئالوودەبوون. ئەبێتە ڕەفتارێکی زۆرم لێکە ئەکرێت بە ئاسانی تەواوی ژیانت تێک بات. دواتر پاژەوەی کە چوومە ناو لێکۆڵینەوە لەم باسە، توندی کێشەکەم بۆ دەرکەوت کە چەندێکە و بۆچی زۆرێک لە ئالوودەبووان بیریان کردوێتەوە کە تەنانەت خۆشیان کوژن لەبەرەوەی کە نەیانتوانیوە بەرگەی ئەو پەستانە بگرن کە پۆرنۆگرافی توش دەکات. و ڕەنگە تۆ یەکێک بیلەوانەی کە تووشی پۆڕن بوون بۆ چەندین ساڵ و بەدوای چارەسەر بگەڕێت، بەڵام بۆ ئەوەی کە تۆ تەنانەت ئەوانەیشی کە ئالوودەی نەبوون بە باشترین شێوە تێبگەن لە بابەتەکە، ئەوە بێت تێبگەین کە ئالوودەبوون بە پۆرنۆگرافی چۆن کارەکات. چونکە هەتا زیاتر بزانی و هەمیشاڵێم هەتا زیاتر بزانی زیاتر گەشاکەیت، هەتا زیاتر بزانی لەوەی کە چی ڕۆیات زیاتر بەرگاگری لە دژی و بەرگریت زیاد دەکات. هەروەها ئەتوانی بەسەرم خۆ زۆرم لێ زاڵ بیت و سەرکەوتوو بیت. یەکەم شت ئەمە هیچ پەیوەندیەکی نییە بەوەی کە تۆ دیندار بیدیانە. هەموو کەسێک دەکرێت تووشی پۆڕن بێت بەهۆی چەندین دۆخ و هۆکارەوە. لەوانەیە لە ڕووی سێکسی و ڕوژێنرابی کاتێ مناڵ بووی، یان هەنێ وێنەت بەرچاو کەوت بێت کەوای کردو زۆر فزۆڵی بی و لە ئەنجامیشە دەستێک کردو بۆی کە دووبارە سێری بکەیت، یان لەوانەیە پێشەنگەکانی خۆتت بینی بێت کە سێری پۆڕنیان کردووە و تۆش لاساییان نەکەیتەوە، یان هاوسەرەکەت گرنگیدانی کەم بێت بە پەیوەندی سێکسەوەوە لە ئەنجامیشە پۆرنۆگرافی یەکەیتە جێگرەوەیەک بووی و هەتا دوایی. جا گەرچی کەسێکی دیندار بی یان نا، موسڵمان بی یان شتێکی تر، ئالوودەبوون ئیمان و باوەڕ ناناسێ. ئالوودەبوون بە پۆرنۆگرافی کەرەستەیەکی بەهێزە کە ئەتوانێت بە ئاسانی بتکاتە کۆلەی حەز و ئارەزوەکات. پۆرنۆگرافی ئەگەر نەجەنگی لە دژی واد لەیەکە کە کۆنتڕۆلی کردارەکانی خۆت لەدەست بیت. زۆر کەس دەربارەی پێناسی پۆرنۆگرافی مشتوم ڕەکاتەوە کە هەر بەڕاست چییە؟ زۆر باشە ئەتوانین ئاوا پێناسەیکەین. پۆرنۆگرافی کۆمەڵێک وێنن کە فێرتەکەن چۆن خەڵکانێکی نەناسرا و وێنە و هەروەها فیلمەکان بەکاربێنیت بۆ ئەوەی کە سەیری کردارە پیس و قێزەونەکانیان بکەیت بۆ چێژێکی جنسی کاتی خۆت. بەبێ هاوبەش، بەبێ سۆس، بەبێ خۆشەویستی، بەبێ پەیوەندی، بەبێ بوونی هیچ کەسێکی ڕاستەقینە، بە تەواوی بەندە لەسەر فانتازیا وەهم. جەلەجیاتی پەیوەندی سێکسی لەگەڵ هاوبەشەکەت لەگەڵ هاوسەرەکەت، پۆرنۆگرافی تەنیایی خۆش دەوێت و چێژی تەنیاییشی خۆش دەوێت. جا بۆیە پرسیارەکە ئێستا ئەوەیە، ئەوە چۆن بوو بە ئالوودەبوون؟ هەروەک هەموو مادە ئالوودەکەرەکانی تر، پۆرنۆگرافی هەمان شێوەیە. یەکەم جار بەرکەوتنە لەگەڵم مادانەیە، دواتر مێشک خێرام چالاکیانە تۆمارەکات، هۆرمۆنی وەک دۆپامین دەردەدرێ بۆ بیرخستنەوەی ئەم چالاکیەت، تۆش هەوڵیت بەرگری بکەیت لە دژی چونکە ئەزانی هەڵەیە، ئەزانی کە هەڵەیە. پاسەوهێنانەوەکەش لەلایەن ئاقڵی باتن تەوەئێت بە شێوەیە کە ئەڵێ لانی کەم باشترە لە دەست درێژی، باشترە لە زینە. دواتر چۆنە بێ بەردەوامە بی بە بێویستی خۆت وەیتر بە دوای پۆڕندا ئەگەڕی و بێگومان لە چاوتروکانێکە ئەگەیت بەو چێژە خێرا و کاتیە و پاشان کاتێکی تاریک لە شەرم و هەستکردن بە تاوانی بەدوایەت کە زۆر زیاترە بۆ بۆنێەوە، زۆر زیاترە لە کاتی چێژەکە. ئەوە چیم کرد؟ دەسەکەی بە پرسیارکردن لە خۆت. باشە من دووڕوم؟ باشە چۆن؟ خۆزگە قەت ئاوام نەکردا و بەردەوام وە تا دوایی. دواتر بەڵێن بە خۆتەی کە قەت سەیری پۆڕن نەکەیتەوە، بەڵام پاش چەند ڕۆژێکی کەم، چەند هەفتەیەک یان تەنانەت مانگێک ئەشکەیتەوە و ئەگەڕێتەوە بۆ هەمان سۆر دووبارە بۆ چەندها ساڵ. ئێستا بێ لە خۆت بپرسی، هەر بەڕاستی ئەوە شتێکە کە ئەمەوێت دووبارەی بکەمەوە تا کۆتایی ژیانم؟ ئایا بەم شێوەیە ئەمەوێت ژیانم تا کۆتایی بەسەر بەرم؟ ئایا کاتیەوە نهاتوە بڵێم نا بۆ حەزەکانم وە گەشە بە کۆمەڵێک خۆی تەندروست و بنیاد نەربەم لە جێی خۆخراپەکان؟ هەواڵە خۆشەکەوەیە کە مێشکمان توانای ئەوەی هەیە خۆی پێک بێنێتەوە، خۆی نوێ هەڵبگرێت. جاڵبجاردەکە هەمیشە لای خۆتە بێ، بەڵام بەبێ دەستپێکردنی ئەم گەشتی چاکبوونەوەیە هەرگیز هیچ شتێک ناگۆڕێت. بۆ ئەوەی بتوانی بە قوڵی تێبگەیت لە بەهێزی کاریگەری ئالوودەبوون بە پۆڕن، ئێمە بێت سەیری دوو لایەنی کێشەکە بکەین، لایەنی جەستەیی و لایەنی عاتیفی. با بە کورتی باسی لایەنی جەستەیی بکەین. وەگەزانین
مێشکی پیاو زۆر جیاوازە لە مێشکی ئافرەت لە تایبەتمەندی و دیزاینە. بۆ نمونە پیاوان لە زۆربەی حاڵەتەکانە لە ڕێگەی چاوەوە سەرنجیان بۆ دیمەنی وێنەی ڕاکێشرێت، هەرەوەیشە کەوا کات لە ڕووی جنسیەوە بوروژێن. شتێک لە مێشکە هەیە پێوترێت تالامۆس کە بەرپرسیارە لە جیاکردنەوەی ئەو وێنانەی کە هەستی جنسی ئەوروژێنن. تەنانەت ئەگەر پیاوێک سەدان وێنەیە نیشان بدرێت و یەکێک لە وێنەکان سروشتێکی جنسی هەبێت، ئەوە تالامۆس ئەم وێنەیە دەستنیشانەکات بۆ پیاوان. بۆیە لە ئیسلامە ئەمۆژگاریمانەکرێت کە ئاگادار بین و هەموو کات چاوەکانمان و سیرکردنەکانمان نزم بکەینەوە. الله سبحانه وتعالى لە قورئانی پیرۆزە فەرمێت: قل للمؤمنين يغضوا من أبصارهم ويحفظوا فروجهم. بە پیاوە باوەڕدارەکان بڵێ کە دیدەن و چاویان نزم بکەنەوە و بەم شێوەیەش دەتوانن شەرم و شکۆی خۆیان بپارێزن و دامێنیان بپارێزن. هەمان فەرمانیش دراوە بە ئافرەتان بە هەمان شێوە لەم ئاەتەیە. یەکێک لە باشترین چارەسەرەکان بۆ پاراستنی چاوەکانت و مێشکێت لە توشبوون بە ئالوودەبوونی دیدەنی بە سادەیی بریتە لەوەی کە شوێن فەرمانەکانی خوا و پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کەویت کە لە ڕێی نزمکردنەوەی چاوەکانتەوەیە. بەڵام ئەگەر ڕێ بین چاوەکانمان بە ئازادی سەیری شتانێک بکەن کە لەوانەیە ڕامان بکێشن بۆ هەر ڕەفتارێکی نەخوازراوی جنسی، ئیترە و کاتە ئالوودەبوونەکە خۆی زیاترە بێت و هەمیشە بە دوای وێنەی جنسیەوە بین و زۆر جاریش کەسەکە لەوانەیە هەمان شت دووبارە بکاتەوە کە سەیری کردووە و لەوانەیە تووشی پەیوەندی ناشەرعی بێت و لە ئەنجامیشە لەوانەیە تووشی نەخۆشی زۆر مەترسیدارە گواسراوەکان بێت. ئێستا کێشەکە چیتر سەبارەت بە ڕازیکردنی خودی کەسێک نییە. ئەم لایەنە هەرزوو نەبێت و کەسەکە بە زەحمە دەتوانێت خۆی بگونجێنێت لەگەڵ هەستی خەمۆکی و دوودڵی و تووڕەبوون و کەمی تەرکیز و سەرێشە و هەتا دوایی، چونکە ئەو جۆرە پۆڕنانەی کەسەکە پێشتر سەیریە کرد چیتر بەلایە خۆش نین، بۆیە زوویە درەنگ بە کۆتایەت، بۆیە ڕێژەکان زیاد دەکات و سەیری شتانە دەکات کە هەرگیز پێشتر نەیویستە سەیریان بکات، وەک جنس لەگەڵ ئاژەڵ و فیلمە قێزەونەکانی تر، تەنیا بۆ تێرکردنی ئارەزۆکەی. لە ڕووی لایەنی عاتیفیشەوە زۆربەی کەسەکان ئەناڵێنن بەهۆی کاریگەری خۆویستن یان پوچگەرایی، چونکە پۆرنۆگرافی بەڵێنیەوە بە گۆشەگیری و خۆشحاڵکردنی خود. زۆربەی پیاوەکان هەرگیز گرنگی نایەن بە هەستی هاوسەرەکانیان لە کاتی پێکەوبوونیانە، تەنها گرنگی بە خۆشحاڵکردنی خۆیانیان. هەموو ئەوەی کە گرنگی پێیان خۆشحاڵکردنی خودە و هەرگیز گرنگی نایەن بە خۆشحاڵکردنی هاوسەرەکانیان. خۆویستی ئەبێتە هۆی تەنیابوونیان کە لەوانەیە بێتە هۆکاری چەندین چالاکی ترینی هێنی. ئەمەژە بێتە هۆی دروستبوونی تاکێکی دژە کۆمەلگا کە حەز ناکات بچێتە دەرەوە و لەگەڵ هاوڕەکانی و ئەندامانی خێزانەکەیە کۆ بێتەوە کات بەسەر بەرێ. کاکرێ کاریگەری لەسەر کار و پیشەی کەسێک بکات کە لە ئەڵقەی جیادا زیاتر باسیەکەین. هەمووانش ئەکرێ بە خراپی کاریگەری بکاتە سەر پەیوەندیەکەیان کە بێتە هۆی خەمۆکی تند و دڵەڕاوچێ و تووڕەیی و تێکچوونی مەزاجوە تا دوایی. ئەمە ئەو شتانن کە پۆرنۆگرافی پەیمانی دا و دەربارەیان. ئێمە لەسەر ڕێگەی خاوێنی و پاچی و ڕاستی و متمانە و تەرکیز و سەرکەوتنین. هەروەک چۆن لەڵقەی یەکەمدا باسم کرد، هەڵبژاردنەکە هەمیشە لە دەستی خۆتا بێت، بۆیە ژیر بە کاتێک هەڵەبژێریت. بە درێژایی ڕێگای چاکبوونەوە لە پۆرنۆگرافی و ڕەفتارە نەشیەوە جنسیەکان هەموو ئالوودەبوویەک بەبێ جیاکارێ ئەزمموی شتێک دەکەن کە پێوترێ گەڕانەوەکان یاخۆ دووبارە کەوتنە ناوخۆوە زۆرە ملەکانیان، هەرچەنەوەی توانی بێتیان کردویانە بۆەوەی بە ئاگاییەوە بمێننەوە، بەڵام خلیسکان و دەستیان کردێتەوە بە چالاکیەکە. جا بۆەوەی ئەم جانەوەرە ببەزێنی کە ناوی ئالوودەبوونە بە پۆرن و ئەو ژیانە بژی کە هەمیشە ویستوتە، ئەبێ ئەو هەندەر و وروژێنەرانە بناسیت یان ئەم حاڵەتانەی کە ئەدبەن بەرە و دووبارەکردنەوەی ئەو سوورە و ڕێگربی لە هەمویان بە یەکجار. چەند هەندێرێکی جنسی هەن کە بە ئاسانیە ناسرێنەوە، وەک سیرکردنی بەرنامە تەلەڤیزیۆنیەکان و هەندێک فیلم و دانیشتن بۆ ماوەیەکی زۆر لەناو بازاڕ و شوێنەگەشتیەکان و کەناردەریا و هەرسێری خەڵکی بکەی، گەڕان بەناو گۆڤارەکان و چیرۆکە جنسیەکان و پەیجە و ڕوژێنەرەکان و تا دوای. چارەسەرەکە زۆر سادەیە، تەنها ڕێگر بە لەم حاڵانەوە ئیتر باشە بیت. بەڵام هەندەرە ناجنسیەکان ناسینەوەیان قورسترە و مامەڵەکردنیشیان قورسە. هەندێکیان بەم شێوەیە بێتاقەتی، بەتاڵی و هیچ نەکردن، هەندێرێکی زۆر باوە بۆ زۆربەی توش بووان. چارەسەرەکەش ئەوەیە خەریکی ئیشێکی بەرهەمدار بی و هەمیشە خۆت سەرقاڵ بکەیت بەو شتانی کە عادەتەن حەزەکەی بیانکەی. تەنیابوون، پۆرنۆگرافی حەزی بە خۆجیاکردنەوەیە،
کەواتە پێچەوانەکەی بکە، تێکەڵی هاوڕێ باشەکان و ئەندامانی خێزانەکەت بە و خۆت بپارێزە لە تەنیایی. سترێس و هیلاکی ئەو پەڕی هەوڵی خۆت بخەگەڕ، خۆت بپارێزی لە حاڵەتی سترێس بوون و گوشار لە سەرکار، قوتابخانە یان لە ماڵەوە و بە تایبەت لەگەڵ هاوسەرەکەت. و کاتێم حاڵەتانە ڕۆیان، باشترین ڕێگا بۆ حەسانەوە ئەوەیە کە ڕووبکەیتە الله سبحانه وتعالى و بەم دوعا جوانە بپارڕیتەوە: اللهم إني عبدك ابن عبدك ابن أمتك ناصيتي بيدك ماض في حكمك عدل في قضاؤك أسألك بكل اسم هو لك سميت به نفسك أو أنزلته في كتابك أو علمته أحدا من خلقك أو استأثرت به في علم الغيب عندك أن تجعل القرآن ربيع قلبي ونور صدري وجلاء حزني وذهاب همي. خواي گەورە، من بەندەی تۆم و کوڕی بەندەی نێرینەی تۆم و کوڕی بەندەی مەینەی تۆم. ناوچەوانم بەدەستی تۆیە، کۆنتڕۆڵم بەدەستی تۆیە، بڕیاردانت لەسەر من مسۆگەرە و قەدەری تۆ بۆ من دادپەروەرانەیە. بە هەموو ناوێک لێت دەپاڕێمەوە کە بۆ خۆتت داناوە یان داد بەزاندووە لە کتێبەکەتدا یان فێری هەر دروستکراوێکی خۆتت کردووە یان پاراستوتە لە زانستی غەیب کە لە لای خۆتە، کە قورئان بکەیتە بەهاری دڵم و ڕووناکی سنگم و لابەری خەم و خەفەتم و حەسانەوەی دڵتەنگی و بێتاقەتیەکەم. و کاتێک هیلاگەبی، باشترین شدەوەیە کە ئامێری ئەنتەرنێتەکەت بکوژێنیتەوە، ژوورەکەت تاریک بکەیت و تەنها بخەویت. یەکێک لەو شتانەی کە هاوسەرگیری و پەیوەندیەکان لەناوە بات بریتیە لە نەمانی متمانە لە نێوان هاوسەرەکانە. ئەوە ژڕێک ئەو شتەیە کە پۆرنۆگرافیای کات. هەرچەنە پۆرنۆگرافی ئەکرێت تووشی هەردوو ڕەگەزی پیاوان و ئافرەتان ببێت، بەڵام لە ڕووی ئامارەکانەوە زانین کە پیاوەکان زیاتر لە ئافرەتان کاریگەر بوون بە ئالوودەبوون بە پۆرنۆگرافی. و لەنجامە یەکجار زۆر بە ئازارە کە ئافرەتەکە بۆی دەرەکەوێت کە هاوسەرەکەی ئالوودەیە بە پۆرنۆگرافی. ئافرەتەکە هەست دەکات کە بەپێی پێویست باش نییە بووی، هەر بۆیە پیاوەکە لە شوێنێکی تر بەدوای خۆشحاڵبوو ناگەڕێت. بۆ ئافرەتەکە پیاوەکەی خیانەتی لە متمانەبوونیان کردووە و لە ناکاو ئافرەتەکە واز دەکات کە چیتر هاوسەرەکەی ناناسێتەوە. و لەوەی زیاتر ئافرەتەکە لەگەڵ چەندەها پرسیارە ئەجەنگێت لە مێشکی خۆیە. بۆ نمونە چەندێکە ئەو سێری پۆر نەکات: ئایا پەیوەندی لەگەڵ کەسی ترا هەیە؟ ئایا من چیتر سەرنجڕاکێش نیم؟ ئایا ڕاستەکەی پێوتوم دەربارەی ئالوودەبوونەکەی یاخود هێشتا درۆم لەگەڵەکات؟ ئەگەر مناڵەکانی لەلا بەجێ بێڵم، تۆ بڵی سەلامت بنەوە تا دوایی بە کورتی تەواوی ژیانی؟ لە ناکاو ئەکەوێتە حاڵەتێکی دوودڵی و گومانی بێکۆتاوە. کێشەکە وەیە کە دووبارە دروستکردنەوەی ئەو متمانەیە لەم حاڵەتەیە ئەکرێت چەندین ساڵی بوێت و بۆ هەندێک هاوژین بە نزیکەی مەحاڵە، هەر بۆیە جیابوونەوە کرێت تاکە چارەسەر بێت. چەند ساڵێک پێش ئێستا پیاوێکی بەتەمەن هاتە لام کە دانی بەوەیانە کە چەندین ساڵە ئالوودەی پۆڕن بووە. پێوتم 3 مناڵی جوانی هەیە لە هاوژینە ئازیزەکەیەوە و هەر کاتێک سەیری پۆرنۆگرافی کردایە، ئەوە هەستی بەبرینێکی زۆر قوڵ و شەرمێکی لە ڕادەبەدەرە کرد. بێگومان ئەوە تەواوی چیرۆکەکە نییە، بە ئازارترین حاڵەت کە تەجروبەی کردبێت لە تەواوی ژیانیە. ئەو کاتە بووە کە کچە گەورەکەی بینیوێتی کە سەیری پۆرنۆگرافیە کات و خۆی خۆشحاڵەکات. کەوتۆتە حاڵەتێکی زۆر سەخت و تەنانەت نەیتوانیوە بستێکیش بجۆڵێت. پاش چەند چرکەیەک هاوژینەکەی هاتوتە ژوورەوە. هەر بۆیە زیاد لە 30 ساڵ لە هاوسەرگیری کۆتایی پێهات. هاوژینەکەی هەر لەوێیە بڕیاریە بوو کۆتایی پێبێنێت. هەروەگە بینن هەرگیز شتێکی بچووک و گاڵتە نییە کە یەکێک لە پیرۆزترین پەیوەندیەکان لەناو ببیت لە پێناو خۆشیەکی کاتیە. ئەمە ژڕێک ئەو شتەیە کە پۆرنۆگرافی پەلە کێشێت بۆی. کەوایە ئایا تۆ ئامادەیت بگۆڕیت؟ ئەوە پرسیارەکەیە کە پێویستە هەر ئێستا لە خۆتی بکەیت. ئەو هاوژینانەی کە ڕاوێژکارە بینن دەربارەی ئالوودەبوونی هاوسەرەکانیان بە پۆرنۆگرافی چیتر پۆڕن وەکو خوێکی بێتاوان نابینن کە هەموو پیاوان بەشدارن تایە و کارەکەش سادەیە. ئەوان ئێستا درکیان بەوە کردووە کە کاریگەری مەترسیداری پۆرنۆگرافی چییە لەسەر پەیوەندی هاوسەرگیریەکەیان. ئەوان ئێستا تێبینیان کردووە کە هاوسەرەکانیان هەر تەنیا وەک بووکەڵەیەکی جنسی مامەڵیان لەگەڵەکەن بۆ خۆشی خۆیان. نەگەرتەنە ئەوە، بەڵکو
تێبینیەوەکەن کە مێردەکانیان داوای شتی سەیریان لێەکەن هەر لە شێوازی ناسروشتی جنسی و هەروەها داوەشتی نائاساییان لێەکەن کە پێشتر نیان کردووە و ئەوەش بەرهەمی پۆرنۆگرافیە. تێگەشتنمان تێک دەدات بۆ پەیوەندی هۆگری و پێکەوبوونی ڕاستەقینەی نێوان هاوسەران. کێشەکە ئێستا ئەوەیە کە زۆربەی پیاوان سێری پۆرنۆگرافیەکەن ئەگەر نەڵێن هەمویان بڕوایان وایە کە ئەمە ئاساییە و ئەم هاوژینەیشیان چێژ لەم جۆرە چالاکیە جنسیا بینێت وەک جوودبوون لە ڕێگەی کۆمەوە بێگومان و وایان لێەکەن کە هەست بە ئازار بکەن لە ڕێگەی لێدان و زلەوە و هەتا دوای پۆرنۆگرافی ئەم شتانت فێرەکات ئابەم شێوەیەش پەیوەندی هاوسەرگیری تێگەچێت. بۆ هەموو ئافرەتانیش کە ئێستا گویان لێگرتووم ئەمەد لەبیر بێت، زۆر باش ئەمەتان لەبیر بێت. ئەگەر مێردەکەت داوای چالاکی جنسی نائاسایی و ناسروشتی لێ کردی ئەوە ڕەنگە ئەمە ئاماژە بێت بۆت کە ئەو سەیری پۆرنۆگرافیەکات و بە ئەگەرێکی زۆریشەوە ئالوودە بوو بێت پێوەی. تێکچوونی پەیوەندی شێوازی جنسی سروشتی بەهۆی پۆرنۆگرافیەوە ئەکرێت سەربکێشێت بۆ تاوانی ترسناک دژی ژن بە هەمان شێوە وەک دەستدرێژی، ئەشکەنجە و ئازاردان یەست و سۆس، چونکە ئەمە ڕێگەوەیە کە لە بەرهەمەکانیانە نیشانیان. جاو کەسێک کە بەردەوام سەیری ئەم دیمەنانە ئاکات وای لێت کە خۆشی لە سای ئەو شتانە بکاتەوە کە سەیری کردوون، وای لێ کات کە لە ناو زیندانیەکی ئەبەدیا بژی. لەوەش خراپتر ئەو پیاوانەی کە خۆیان گرتەوە بە پۆرنۆگرافی و ئاوهێنانەوە یەکەم جاروا بیریان کردوێتەوە کە پۆرنۆگرافی دەرگایەکە بۆ باشکردنی توانستی جنسیان، بەڵام بە تێپەڕبوونی کادەوەشیان بۆ دەرکەوتووە کەوایان لێ هاتووە پۆرن و ئاوهێنانەوەیان لاپەسەندتر بووە بەسەر پەیوەندی ڕاستەقینەی هاوسەری. مێشکیان وای لێ هاتووە وا تێبگات کە چێژی جنسی تەنها بە پۆرن و ئاوهێنانەوە بەدەزیێت و لە ئەنجامە زۆربەیان تووشی شتێک بوون کە پێوترێت ڕەغنەبوونی چووک یان نەتوانین بۆ ئەنجامانی سێکس لەگەڵ هاوبەشێکی خۆیان. خەیاڵی ئەمە بکەن لەگەڵم. ئەو کەسێک کەوا ئازانێ پۆرنۆگرافی چێژبەخشە لەبەرەوەی کە لە ڕووی جنسیەوە چێژ وەرەگرێ ئەکرێ بە تەواوی بێبەش بێت لە ئەنجامانی سێکس بە هەموو شێوەیەک. باوەڕکە لەو بڕوایم کە قەت ناتەوێت ئابەم حاڵە کۆتایت پێ بێت. هەروەگە بینیت ئەم کێشانە جددین و زۆر وێرانکەرە بۆ سەرگیریەکان و پەیوەندی هاوسەریەکان. نەک بەزەوەش بەڵکوەکرێ زۆر زیان بەخش بێت بۆ قەدر و ڕێز و بەهای ژنەکە لە لای خۆی، چونکە کاتێ مێردەکەی نەتوانێ سێکس ئەنجام بات لە زۆربەی حاڵەتەکانە زۆربەی ژنەکان لۆمەی خۆیان دەکەن بەوەی کە بەپێی پێویست سەرنجڕاکێش نین. ئەوەیشی کە حاڵەتەکە قورسترەکات ئەوەیە کە ئەگەر ژنەکان گەیشت بنە تەمەنێک کە ئێمە بە ساڵاچوودان ئەنین، ئەو زیانانەی کە لە پەیوەندی هاوسەریەکانەکەوێت بەهۆی پۆرنۆگرافیەوە ڕاستەقینەیە. بەڵام ئەوەی کە باسکران بەسە بۆ تۆ کە وازی لە بینیت و داوای هەنێ یارمەتی بکەیت. لەو بڕوایم کە ئەمە بەشی خۆی زۆرە کە بڕیارێک بیت، جا بۆیە بڕیارەکە چییە؟ لە بەرواری 19/8/2014 و بە گوێرەی گۆڤاری PR Newswire نزیکی 2 لە سەرسەی پیاوان کە لە 63 نەکات دانیان بەوەیانەوە کە سەیری پۆرنۆگرافیان کردووە لە کاتێکە سەرۆک و بەڕێوەبەرەکانیان ویان زانیوە کە سەرقاڵی کارکردنن و زیاتر لە یەک لە سەرسەیە کە لە 36 ئافرەتان نەکات بە هەمان شێوە بەنهێنیەوە چوونەتە ناو ماڵپەڕەکانی پۆرنەوە لە کاتی کارکردنە. ئالوودەبوون ڕەنگە ببێتەوە کاری شتێکی عالەم جۆرە، ئەتوانێت بە ئاسانی ژیانە دوێران بکات لە کاتێکی زۆر کەمە. هەر پێگەیەکت بنیاد نابێت لەو کار و پیشەی کە زۆرت خۆشەوێت ئەکرێت زۆر بە ئاسانی لەناو بچێت بەهۆی ئالوودەبوونەکەتەوە. ماوەیەکی کەم پێش ئێستا بۆ نمونە 3 دادوەر لە پێگەکانیان لادران و 4میش دەستی لە کار کێشایەوە پاژەوەی بینیان کە سێری پۆرنیان کردووە لەسەر کۆمپیوتەری ئۆفیسەکان. بیانە بەرچاوت بابەتێکی لەو شێوەیە بڵاو بێتەوە لە میدیاکانە. خەڵکی گشتی کاردانەوەیان چۆن بۆ هەواڵەکە، چۆن ئەندامانی خێزانی ئەو دادوەرانە وەڵامی فشار و قسە ناخۆشەکانی دراوسێکانیان و کۆمەڵگەکەیان یابێتەوە. لەوانەیە زۆر سەخت بوو بێت بۆ هەر کەسێک کە لەو کێشەیە تێوەگلابێت، بەڵام هەموو ئەو سیناریۆ خراپانە کرا بە تەواوی ڕێیان لێ بگیرایە ئەگەر توشبوون یارمەتیان لە کەسانی شارەزا وەرگرت بە. پۆرنۆگرافی سەرڕایەوەی کە کاری ئەوەیە پەیوەندیەکانت لەگەڵ کەسانی ئازیزی ناو ژیانت تێک بات، بەڵام واکات ژیانی پیشەیی و داهاتوویشت هەر هەمووی لەناو بات.
سێرکە نەمە چەند ئامارێکی سەیرە هەر تاوەکو تێبگەیت کە کاریگەریە مەترسیەکانی پۆرنۆگرافی چییە لەسەر کار و کاسپی و پیشەی ژیانی کەسێک. بە گوێرەی وەزارەتی پرۆڤنمێن کە ئامارێکیان لە ئەمریکا جێبەجێ کردووە، باسییان کردووە کە زۆربەی بەکارهێنەرانی پۆڕن کە سەیری پۆرنۆگرافیەکەن لە کارەکانیانە لەو پیاوانە پێگاتون کە تەمەنیان لە نێوان 31 بۆ 49 ساڵە و هەروەها نزیکەی لە 46 ئافرەتان کە لە نێوان هەمان تەمەنان واتە 31 بۆ 49 ساڵ ئەوانیش سەیری پۆرنۆگرافیەکەن لە کاتی کاردا. هەرچۆنە بێت سەیرترین ئامال لەو توێژینەوەیە ئەوەیە کە پیاوە هاوسەردارەکان ئەگەری زیاترە سەیری پۆڕن بکەن لە کاتی کاردا بە بەراورد بە پیاوە سینگڵەکان کە کاتە لە 177 پیاوە هاوسەردارەکان دانیان بەوەیان ناوەکە سەیری پۆرنۆگرافیەکەن لەسەر کار بە بەراورد بە لە 156 پیاوانی سنگڵ. توێژینەوەکە ئەوەشی دەرخستووە کە بودجەی ئەو پیاو ئافرەتانە ئێستا لە ژێر هەڕەشەی دەست لە کارکێشانەوەدان بەهۆی ئالوودەبوونیان و ترسی ئەوەی کە ڕۆژێک خەڵک بیان بینێت. بە گوێرەی CNBC News لە 170 هەموو سەردانەکان بۆ ماڵپەڕە پۆرنۆگرافیەکان لەو کاتانەیە کە خەڵکی لە کاردان لە سەعات 9 بۆ 5 شەوە. هەروەگە بینن ئەوە جێی مەترسیە وەشایەنی لە دەستدانی کار و پیشەیەک نییە کە حەز و خولیاشت بۆ هەیە. ئێستا کاتی بەزاندنی ئالوودەبوونەکەتە و ئەو ژیانە بژیت کە هەمیشە ویستوتە. ئێستا کاتیەوەیە کە بڵێ نەخێر وەلەی دوورکەویتەوە بۆ ئاڕاستەیەک کە زیاتر سەلامەت و خاوێنە. لە هەواڵی تێلیگرافی بەریتانیا لەسەر باسی 29 پێنجی 2014 توێژینەوەیکیان بڵاو کردەوە و ئەوەی خستە ڕوو کە پۆرنۆگرافی مێشک بپوکێنێتەوە و وەڵامدانەوەکان لێڵ بکات بۆ هەندەری جنسی. زیانی سێرکردنی پۆرنۆگرافی چیتر شاراوە نییە لە خەڵکی ڕۆشنبیر. بەپی پەیمانگای ماکس پلانک لە بەرلین بۆیان دەرکەوت ئەو بەشەی مێشکە چالاگە بێت کاتێک کە خەڵک هان دەدرێ یان خەڵات دەدرێتەوە ئەپوکێتەوە بە ڕێژەیەکی کەمتر کارەکات کاتێک خەڵک سەیری پۆرنۆگرافی و مادە بەدرەوشتیەکانەکەن. و بێت چ شتێکە بێت گرنگتر بێت لە جەستەی مرۆڤە جگە لە مێشکمان نابێت چیتر باگا بین و خەمێکی لێ بخۆین دەربارەی ئەو هەواڵە. لە ڕابردووە زانایان بڕوان وا بوو کە لە دوای تەواوبوونی تەمەنی مناڵی مێشک چیتر توانای نابێت لەوە زیاتر گەشە بکات. بڕوان وا بوو کە زیانی توندیان پێکانی گەورە بەرجەستە بکەوێت ئەکرێت مێشکی کەسێکی تازە پێگەشت و بگۆڕێت. هەرچۆنە بێت بەم دوایانە ئەویان دۆزیەوە کە مێشک بەردەوامە گۆڕێ هەتاوەکو ئێمە لە ژیان نابین. نەک تەنها ئەوە بەڵکو هەمیشە خۆی پێک دێنێتەوە و هەروەها خوو کردداری نوێ هەڵەگرێت بە هەمان شێوە و بەردەوام دەرچەی نوێ دروستەکات بە تایبەتیش لە تەمەنی گەنجێتیە. و هەر ئابم شێوەیە خۆگرتن بە پۆڕن دروستە بێت و مێشکی کەسێ هەڵدەکۆڵێ. لەبەرەوەی پۆڕن زۆر توندە و زۆرم لێکار و ئالوودەکەرە ئەو دەرچانەی دروست بوون لە مێشکە بۆ سێرکردنی پۆرنۆگرافی ئەکرێ بۆ ماوەیەکی زۆر بمێنێتەوە. جا بەو شێوەیە تەنانەت پێشبڕکێ کات لەگەڵ پەیوەندی سێکسی ڕاستەقینە لەگەڵ هاوبەشی ڕاستەقینەیە. بڕواکت پۆرنۆگرافی بەسەر مێشکە زاڵە بێ و ئەرکی مێشک تێگەیات بۆ ئەنجامانی پەیوەندی سێکسی ڕاستەقینە لەگەڵ هاوسەرەکەتە. لە تازەترین توێژینەوەیە لە زانکۆی کۆڵۆمبیا دکتۆر نۆرمان دۆیجێ باسی کرد کە چۆن پۆڕن گۆڕانکاری درێژخایەن دروستەکات لە مێشکدا. وتی سێرکردنی پۆرنۆگرافی حاڵ و مەرج دروستەکات لە مێشکدا. ئەم حاڵ و مەرجانەیش تەرکی زەکاتە سەر ئەو وێنانەی کە سەیرت کردوون کە ئەبێتە هۆیەوەی کە کەسەکە گرنگی بە هیچ شتێکی تر نایەت ئیتر ئەگەر هەرچیەک ڕوویا بێت لەو کاتێک کە سێری پۆڕ نەکات. جا لە سەرکار بیت یان لە نزیک هاوسەرەکەت دانیشت بیت یان تەنانەت کاتیەوە بێت کە نوێژەکەت بکەیت. جابیر لەوانە بکەرەوە کە بۆ چەندەها ساڵە سەیری پۆڕ نەکەن. ئەم وێنانە لەوانەیە بە تەواوی لە قوڵای مێشکیانە سوتا بێت و ئەو دەرچانەی کە دروست بوون زۆر بە توندی پێگەێنراون کە هەوڵ و ئیرادەیەکی زۆریەوێت تا دووبارە پێک بهێنرێنەوە تاوەکو بێنەوە سەرباری ئاسایی خۆی. دووەم شت دکتۆر دۆیجێ باسی کرد کە پۆڕن بە هەمان شێوە بێتە هۆی دەردان و چالاکردنی چەند مادەیەکی کیمیایی هۆرمۆنێک لە مێشکە وەک هەر مادەیەکی تری ئالوودەکەر. ئەم مادە کیمیاییانە واد لە یەکەن کە بۆ ماوەیەکی کاتی هەست بە دڵخۆشی بکەیت. ئەگەر ئەم مادە تێکەڵانە دەربدرێن تۆ لە زۆنی ئاسوودەییت دڵخۆش و ڕازیت. بەڵام هەر کە ئاستی ئەو مادانە دابەزی تۆ پەست و بێتاقەت و بێزار و تووڕیت. هەواڵە باشەکە ئەوەیە هەروەک پێشتر باسمان کرد
مێشکت توانای ئەوەی هەیە کە خۆی چاپ بکاتەوە بێتەوە دۆخی یاسایی خۆی. وە تاکە ڕێگە بۆ بەدەسێنانی ئەوەیە کە مێشکێت بە دیمەنی گونجاو و خۆ تەندروستەکان پڕ بکەیتەوە و بێگومان بە تەواویش دوور بکەویتەوە لە سیرکردنی پۆرنۆگرافی. لەم ئەڵلقەیە ئەمەوێت 3 دروی سەرەکی دەستنیشان بکەم کە پیاوان بەگشتی باوەڕیان پێیەتی دەربارەی پۆرنۆگرافی کە زۆر گرنگە بیانزانین، چونکە بەبێت تێگەشتنێکی دروست ئەوە زۆر زەحمەتە بێ بۆ هەندێک پیاو کە واز لە پۆرنۆگرافی بێنن. جاکەوای بەدەست پێکەین. درۆی ژمارەیەک. ئافرەتان حەزیان بە پەیوەندی سێکسیە لە هەر کاتێکا بێت، چونکە لە پۆرنە وانیشانەیەت کە ئافرەتان هەمیشە ئامادەن دڵخۆشت بکەن و پێویستی سێکسیت بۆ جێبەجێ بکەن ئیتر تەواو. بەڵام لایەنی تری ئافرەتانت نیشان نایەن کە بریتە لە ئەرکی دایکایەتی وە گرنگیدان بە ماڵ و مناڵەکان لە کاتێکا تۆ لەسەر کاریت وە خواردن ئامادەکردن بۆت وە گرنگیدان پێت. لەوانەیە ئەمڕۆ هەندێک هەواڵی ناخۆشی بیست بێت و لە حاڵەتێکی باشە نەبێ و هەتا دوایی. پۆرنۆگرافی ئافرەتان وەک کۆیلەی سێکس نیشانەیەت کە بۆ هیچ شتێک دروست نەکراوە، تەنها بۆ چێژوەرگرتنی تۆ نەبێت. بەڵام پێغەمبەر محەممەد صلی الله عليه وسلم فێری کردوین کە ئافرەتان تەواوکەری پیاوانن. النساء شقائق الرجال. وشەی عەرەبی شق واتە نیوە کە پێچێت پێغەمبەر صلی الله عليه وسلم ویستبێتی بزانین کە ئێمە بەبێ ئەوان ناتەواوین و ئەوان بە تەواوی یەکسانن لەگەڵمان و شایانی ڕێز و کەرامەتن. ئێستا ئەوە بەراورد کە لەگەڵەوەی کە پۆرنۆگرافی لە پیاوانیەوێت کە باوەڕیان چۆن بێت بەرامبەر ئافرەتان. ئەگەر پیاوێکی ڕاستەقینە بیت کە ڕێز لە ئافرەتان بگرێت، ئەوە هەرگیز نابێت پیسی ئەم پیشەسازیە زیاتر بڵاو بکەیتەوە بە سیرکردنی بەرهەمەکانیان. درۆی ژمارە 2. مناڵانیش پێویستە سێکس بکەن. یەکێک لەو ڤیدیۆ پۆرنۆگرافیە بربڵاوانەی کە زۆرترین بینەری هەیە و لە هەمووشی زیاتر کڕیاری هەیە بۆ بەرهەمێنەرانی پۆرن بریتە لە لەسایکردنەوەی تەمەنە بچووکەکان. واتە ئافرەتان پۆشاکێگە پۆشن کە لە کچێکی قوتابخانە بچێت یان مناڵێک و پاشان تێکەڵی چالاکی سێکسی پیسە بن. بەکارهێنەرانی پۆر نەیانتوانیوە تێبگەن لەوەی کە کاتێک سەیری ئەم ڤیدیۆ پیسانە ئەکەیت ئەوە مێشکە دوات لێکات کە باوەڕ بکەیت کە تۆ ژوە کەسێکی باڵغ ئەتوانی سێکس بکەیت لەگەڵ مناڵانە. وەلانجامە جارێک ئامۆژگاری کەسێکم کرد کە دووچاری دەستدرێژیکردن بوو پێشماوەیەک لە حەوشەی قوتابخانە. کاتێک لێم پرسی چی وای لێکردی و کارە بکەی، ئەووتی پێم وایە کە لە فیلمە پۆرنۆگرافیەکانەوە فێری بوو. درۆی ژمارە 3. پۆرنۆگرافی و ئاوهێنانەوە باشترە لە زینا. کاتێک دەربارەی کێشی تاوانێگە دوێن ئەوە بڵێ پۆرنۆگرافی بەقەت کڕۆکی زینا کێشی تاوانەکەی گەورە نییە کە بریتە لە تێوەگلان لە چەند چالەکێکی جەستە و سێکسی لە دەرەوەی سنووری هاوسەرەتی. هەرچەنە پێغەمبەر محەممەد صلی الله عليه وسلم پێمانی فەرمووە کە چاوەکانیش زیناکەن و زیناکەیشیان بریتە لە سیرکردنی بە شەهوەت و دەستەکانیش زیناکەن و زیناکەیشیان بریتە لە دەستلێدانی نایاسایی و هەتا دوایی. بەڵام پرسیارەکە لێرەیە ئەوەیە کە ئایا پۆرنۆگرافی باشترە لە زینا؟ گەورەترین کێشەوەیە کە پۆرنۆگرافی و ئاوهێنانەوە ئیتر ئەگەر پێت خۆش بێت یان نا لە کۆتاییە بەرەو زینات دەبات، ئیتر زوو بێت یان درەنگ. ئالوودەبوونەکە ڕۆژێک ئەوەنە زیادە بێت کە زۆر بە توندی ناچار دەکات ئەوە جێبەجێ بکەیت کە سەیرت ئەکردن. هەر بۆیە باوەڕم وانە باشتر بێت لە زینە. لە ڕاستیە وای دانم کە هەمان کێشی وەک زینای هەبێت، چونکە بۆ هەمان دەرەنجام ڕاتەکێشێت. ئەمڕۆ لە خۆت بپرسە کە بۆچی پێویستە باوەڕ بەم درۆیانە بکەیت. ئێستا کە درۆکان نەزانیت، ئایا ناتەوێت خۆت ئازاد بکەیت و ڕاستیەکە جێبەجێ بکەیت؟ لە ئەڵلقەی ڕابردووە بە کورتی باسی پیاوێکم کرد کە تاوانبار کرابوو بە دۆسیەکی دەستدرێژیکردن بەهۆی ئالوودەبوونی بە پۆرنەوە. کاتێک بە هەنێ تەفاسیلەوە قسەم لەگەڵ کرد هەر بۆی بزانم کە چۆن پۆرنۆگرافی بەنزینات بە کارەکانی تا ئەو ساتە قسەکانی ئەمانە بوونەوتی کە پۆرنۆگرافی واکات دیمەنی دەستدرێژی لە لای دەستدرێژی کار وا بێت کە ژنیش لە ڕاستیە حەزیان لەو بیرۆکەیە بێت کە دەستدرێژی بکرێتە سەریان. وا پیشانی پیاوەیەت کە ژن هەرچەنە لە سەرەتایە بەرگریەکات بەڵام پاش چەند چرکەیەک حەزی لێ بێت وەگەوەی کە ئەو چاوەڕێی ئەوەی کردبێت. ئەم جۆرە ئاماژە و پەیامانە لە فیلمی پۆرنۆگرافیە مێشکی چەندەها پیا و پڕەکات کە بۆ ماوەیەکی زۆر باوەڕیان وا بووە دەستدرێژی لە ڕاستیە چێژبەخشە.
و کارێکی قبولکراوە. لە 2011 توێژینەوەیەک بڵاو کرایەوە لە گۆڤاری ئالوودەبوون بە سێکس و زۆرملێتی کە لە هافینگتۆن بڵاوکرا بووە. توێژینەوەکە شیکاری کاریگەری پۆرنۆگرافی کرد لەسەر ڕەفتار و سلوکی جنسی خوێندکارانی کۆلێج و ئەویان بۆ دەرکەوت و ئاماژەیان پێیە کە لە 1970 ئەوانەی سەیری پۆرنۆگرافیەکەن بە سەرەکی ویستێکی زۆرتریان دەرەبڕی بۆ ئەنجامانی دەستدرێژی و پێویستە دڵنیاکرێنەوە کە نەگیرن. وەک کەسێک کە بۆ ماوەیەک دەربارەی ئەم کێشەیە قساکەم، تەلەفۆن و ئیمەیڵ و نامەم پێگات لە خوشکانەوە کە شکاتەکەن لە مێردەکەیان کە چۆن هەنێک کات لیانێن و زلیان لێن و قژیان ڕاکێشن لە کاتی سەرجەییانە. جا دەربارەی ئەم ڕەفتارانە بیریان کردوێتەوە و پرسن بۆچی پیاوان لە پڕە توند و تیژە بن. یەکەم وەڵام کە هەمە بۆیان ئەوەیە کاڵێم خوشکم بڕۆ و لە مێردەکەت بپرسە کە ئایا سەیری پۆرنۆگرافیەکات. لەبەرەوەی ئەمە تاکەڕوونکردنەوەیە. پیاوان ئاوا فێرە بن کە توند و تیژ بن لە بەرامبەر هاوسەرەکانیان بەهۆی سیرکردنی بەردەوامی پۆرنۆگرافیەوە. ئەمەوەیە کە پیشەسازی پۆرنۆگرافی دەرخواردیانەیەت بە بیرۆکەی پیس و لادەر دەربارەی پەیوەندی جنسی. جانێت هێنسن توێژەرێکە کە سەرپەرشتی توێژینەوەیەکی کرد لەسەر کاریگەری پۆرنۆگرافی لەسەر ژنە ئازاردراوەکان. دۆزیەوە ئەو ژنانی کە لە ڕووی جنسیەوە ئازاردرابوون لە 158 ئامارەکان پۆرنۆگرافی ڕۆڵی هەبووە لە ئازارەکەیان. لە توێژینەوەیەکی ترا لەبارەی هەمان باس دۆزیەوە کە لە 198 ژنی ئازاردراو لە 149.9 پۆرنۆگرافی بووەتە هۆکاری ئازاریان لەلایەن دەستدرێژیکەرانەوە. لە توێژینەوەیەکی ترە ئاماژە بەواکات کە ئەڵێت یەک پیاو لە 4 پیاوی دەستدرێژیکار بە بەکارهێنانی پۆرنۆگرافی لەگەڵ هاوبەشەکانیان سەرجەییەکەن، جا سیرکردنی بێت یاخود دووبارەکردنەوەی کردارەکان بێت. ئەم جۆرە دەستدرێژیکارانە بە تند و تیشترین دەستدرێژیکاردانراون لە نێوان هەموو دەستدرێژیکارەکانە. قسەی توێژەرەکەتەوە. ئەمە پەیامی منە بۆ پیاوان، زۆر بەباشی گوێ بگرن. پێغەمبەر محەممەد صلی الله عليه وسلم پێش مەرگی شتێکی هەبوو پێمان بڵێت. پیاوان لە کۆتا خۆتبەیە فەرمووی ئەی خەڵکینە، ڕاستە هەنێ مافی تایبەتان هەیە دەربارەی هاوسەرەکانتان، بەڵام ئەوانیش مافیان هەیە لەسەرتان. بیرتان بێوانتان کردو بە ژنتان تەنها بە متمانی ئەڵڵاوە و هەروەها هەر بەویستی ئەویش. ئەگەر مافی ئێوەیان نەشکاند ئەوە مافی ئەوانە نان و پۆشاکیان بە میهرەبانی پێ بدرێ. مامەڵەی باش بکەن لەگەڵ هاوسەرەکانتان و میهرەبان بن بۆیان، چونکە ئەوانە هاوبەش و یارمەتیدەری پابەندتانن. ئەمەوێ کۆتا بەش دووبارە بکەمەوە. ئەوان هاوبەش و یارمەتیدەری پابەندتانن. برایانی ئەزیزم، ئەگەر ئالوودە بوویت و بۆ چەندین ساڵە لەم تاریکیە هەیت، لە خۆت بپرسە کاتی ئەوە نییە بکرێتەوە بۆ هاوسەرە خۆشەویستەکەت و داوای یارمەتی لێ بکەی؟ بەڵێ لەوانەیە سەرەتا کاردانەوەی تووڕە بێت، بەڵام ئارام گرە. دڵنیام کە بە خێرایی سار دەبێتەوە و یارمەتی پێویستت پێشکەشەکات. ئەگەر نا ئالوودەبوونەکەت بەرە و تند و تیژی دەبات. ئەوەش بەڕوونی دژی فەرمان و دواوەسێتی پێغەمبەری خۆشەویستمانە محەممەد صلی الله عليه وسلم. ئەوانەی ئالوودە بوون ئەگەر هاوسەرگیریان کرد بێت یاخود نا، بە تێپەڕبوونی کات خۆخاڵیکردنەوەن بەدەست لا باشترە لە پەیوەندی سێکسی ڕاستەقینە لەگەڵ هاوسەرانیان. پۆرنۆگرافیە بێتە هۆکاری ئام حاڵەتانە و لە ئەنجامە زۆربەی ئەوانەی دووچاری ئالوودەبوون بوون لەوانەیە تووشی حاڵەتێک بن کە پێڵێن لاوازی جنسی، کە بریتیە لە نەمانی توانای هێشتنەوەی گرنگترین باش لە کاتی پەیوەندی سێکس لەگەڵ هاوسەرانیان. ئەمە زۆر سیر نییە کە خەڵکیەکێت سێری پۆر نەکەن بە هیوای ئەوەی توانای سێکسیان باشتر بکەن لەگەڵ هاوسەرانیان، کەچی لە کۆتاییە پۆرنۆگرافی ویان لێکات هەر نەتوانن سێکس ئەنجام بن. ئەوەش زۆر شتمان پێڵێت سەبارەت بە ڕاستی و جددیاتی ئەم بابەتە. لە ئامارێکدا کە لە دەیلی میلی بەریتانیا بڵاو کرابوویەوە، باسییان لەوە کردبوو کە یەک پیاو لە نێوان هەر 5 پیاوێکە 3 بۆ 5 جار سێری پۆر نەکەن لە هەفتەیەکە، و لە 3 دانیان بەوە داناوە کە ئەویان لا باشتر بووە لە سێکس لەگەڵ هاوسەرەکانیانە، و باسیەوەشیان کردووەکە سیرکردنی پۆرن هەروەکو کۆکاین تووشی ئالوودەبوونت دەکات، کە بەکارهێنەرانیش بە تێپەڕبوونی کات بەرگری پێیاکەن بۆ بابەتی خراپتر کەوان لێ کات ڕازی نەبن
بە سێکسی ژیانی ڕاستیان. گروپێکی توێژینەوە لە ناڤال مێدیکال سنتەر لە ساندیێگۆ 300 هاوسەری پیا و ئافرەتیان کۆ کردەوە بۆ ئەوەی لە دوو لیستی ئاماردا بنووسن دەربارەی خۆکانیان بۆ سیرکردنی پۆرن. بۆ پیاوان توێژەران تێبینی پەیوەندیەکی بەهێزیان کرد لە نێوان بە بەردەوامی سیرکردنی پۆرن لەگەڵ توشبوون بە لاوازی حەزی جنسی و لاوازی ئەندامی نێرینە. لە 10 ساڵی ڕابردوودا چەندین پیا و کێشەی ئەویان هەبوو کە نەیان دەتوانی پەیوەندی هاوسەرێتی جێبەجێ بکەن لەگەڵ هاوسەرەکانیانە. کێشەکان دەکرێت ببینرێت لە پیاوانی تەمەنی نێوان 40 بۆ 50 ساڵ و تەنانەت تەمەنی گەنجی 20 ساڵی. کەواتە برایان و خوشکانم لە ئیسلامدا سیرکردنی پۆرن شایانی لە ناوبردنی ژیانی جنسیت نییە، بە بەفیڕۆدانی کە لە کۆتاییشە گشت حەزێکت لە ژیان لێ ئەسەنێتەوە. کەواتە ئێستا پێویستە چی بکەیت بۆ ئەوەی سیستەمەکەت دووبارە ڕێک بخەیتەوە و تەندروست بیتەوە و دەست بکەیتەوە بە چێژوەرگرتن لە ژیان. ژمارەیەک، هەر شتێک دەتوانی فێری ببە دەربارەی ئالوودەبوون بە پۆرنۆگرافی. تێگەشتێکی دروست پەیدا بکە دەربارەی ئالوودەبوون کە هەمیشە پەیوەندی بە مێشکتەوە هەیە نەک خودی مادەکە. فێر بکە دەکرێت بە تەواوی ئالوودە بیت بە هەر شتێک تا و کاتی مێشکت ئەو شتەی لا چێژبەخش و خۆشە و حەزی پێێتی. هەر شتێک دەتوانی فێری ببە دەربارەی نەمانی هەست و هۆش کە پۆرنۆگرافی دروستیەکات کە بە شێوەیەکی نەستی بەرپرسیارە لە هەر شتێکی دڵخۆشکەر و چێژبەخش. ژمارە 2، ژینگەکەت بگۆڕە. ئەبێت ژینگەیەکی جیاواز دروست بکەیت لەو ژینگەیی کە ڕاهاتووی تیا بمێنیتەوە ئالوودەبوونەکەت بە خۆی نهێنی ڕوودەدات. یەکێک لە گرنگترین شتەکان کە پێویستە بیگۆڕیت بۆ نمونە ئەوەیە کە چیتر ئەنتەرنێت بەنهێنی بەکار نێنێت. ماوەیەکی ئەوێت تاوەکو لەو خۆ نوێ ڕابێت، بەڵام لە ماوەیەکی کورتە ئەتوانیت ژینگەیەکی نوێ و تازە دروست بکەیت کە دروست و باشە و سوودبەخشە بۆت. ژمارە 3، جێگرەوەی خووەکانی ئێستات. هەر خویەک کاتەوێت دروستی بکەیت ئەبێت بە بەرهەم و چێژبەخش بێت بەلاتەوە. زۆر لە خۆت مەکە بۆ چوون بۆ جیم ئەگەر حەزت بەو وەرزشە نییە، بەڵام لەوانەیە حەزت لە پیاسەکردن بێت بۆ پارک هەموو بەیانیەک، یان لەوانەیە حەزت لە مەلەکردن بێت لە جیاتی پیاسەکردن، لەوانەیە خوێندنەوە یان ڕاوەماسی هیوایەتت بێت. هەر خویەک کە حەز بکەیت دروستی بکەیت ئەبێت بە بەرهەم و چێژبەخش بێت بۆ ئەوەی شوێنی خۆکۆنەکانت بگرێتەوە. ژمارە 4، ئامادە بە بۆ نیشانەکانی وازهێنان. هەندێک جار زۆر زەحمەتە بۆ خەڵکی لە ماوەیە تێبگەن چونکە ئامادەباشییان بۆی نەکردبوو، بەڵام کاتێک کە ئازانیت پۆرنۆگرافیە توانێت ببێتە هۆکاری خەمۆکی و دڵڕاوکێ و پەستی و تووڕەبوون و هەتا دوایی تۆ لانی کەم هەوڵەیت ئارام ببیتەوە کاتێک ئەم نیشانانە ڕۆیان، چونکە تۆ زانیتەوە و تێگەشتوت و خوێندوتەتەوە کە بۆچی ڕوئێن. ژمارە 5، گروپێکی پاڵپشتیکار بدۆزەرەوە بۆ ئەوەی یارمەتیت پێشکەش بکەن. چەندین وێبسایتی لەو جۆرە هەیە کە ئەکرێت بەڕاستی جیاوازی لە ژیانت دروست بکات. تەنیا بەزانین ئەوەی کە بە تەنیانیت هیوایەکی زۆرت پێیات بۆ بەرهەڵستی و کۆڵنەدانی زیاتر و هێز و ژیانی سێکسیت بەدەست بێنیتەوە. ئەتوانی کۆمەڵگەی ئەندامانی فاب سێر بکەیت بۆ نمونە، یان گروپی ڕاستپار یان گروپی بوژانەوە کە تایە ئەتوانیت زیاتر فێر ببیت و پاڵپشتی باشت بکرێت. خەمی ئەوەت نەبێت کە کەی ئەتوانی دوازی لێبێنیت. هەر سوور بە لەسەر وازهێنانەکەت ئیترەوەی تری ئاسانە بێت. لە ڕۆژنامەی سیدنی بەیانی هێراڵد ئاماژەیان بەوە کردووە کە لە 3 سیرکەری پۆرن دانەیەکیان ئافرەتە. ئەمە بۆ چرکێک بیر لەمە بکەیتەوە. ئافرەتیش ئالوودە بووە بە پۆرنۆگرافیەوە هەروەکو پیاو. کاتی یەکەم جار خۆشکێ گاتە لام و دانی بە ئالوودەبوونەکەیە ئەنابووم. ڕێک حەپەسام و نەمتوانی یەک گوشەش بڵێم. دواتر بۆم زانی کە پۆرنۆگرافی کاریگەری لەسەر ئافرەتانیش دروست دەکات بە چەند شێوازێکی کاریگەر. لە زۆربەی حاڵەتەکانە بە شێوازی زۆر خراپتر وەک لە پیاوان. ئێستا زانین کە چەندەها ئامار ئەویان خستۆتە ڕوو کە ژمارەیەکی زۆرتر لە پیاوان سەیری پۆرنۆگرافیەکەن وەک لە ئافرەتان. بەڵام ژمارەیەکی بەرچاو و تەشەنەکردوو لە سیرکەرانی ئافرەتان تێبینی کرا کە لە بەرزبوونەوەیە بە هەمان شێوە. نەک تەنها ئەوە بەڵکو لە زۆربەی حاڵەتەکانە شێوازی تێڕوانینی ئافرەت و تێکەڵبوونی بە پۆرنۆگرافیەوە تەواو جیاوازە و زۆر ترسناکیشە. هەروە کەمێکی تر ڕوون یەکەمەوە. پیاوان زۆر سەریحن،
ماڵپەڕەکە گەڕن سێری ئەو وێناناکەن کە یانەوێت خۆیانی پێ خاڵیەکەنەوە ئیتر چیرۆکەکەتەوە. بەڵام ئافرەت و بە پێی چەندین توێژینەوە حەزیان لە پەیوەندی سێکسی ئەنتەرنێتە لە جیاتی سیرکردنی وێنە و فیلمی ئاسایی پۆرنۆگرافی. ئەوان بە دوای گەشەکردنی پەیوەندیەکەیانن لەگەڵ کەسێکە لە جیاتی ئەوەی بە تەنیا تێکەڵی وێنەی ڕوود بن و لەوەیشەوە مەترسیەکە دێت. ئامارەکان پیشانیان داوەکە ئافرەتان زیاتر ئەیانەوێت چالاکیەکانیان بەبێ ئەنتەرنێت بکەن بەراورد بە زۆربەی پیاوان. ڕاوێژی خوشکێکمە کرد کە ئالوودەی پۆرنۆگرافی ببوو بە ماوەیەکی زۆر پێشەوەی هاوسەرگیری بکات، بەڵام کێشەکەەوە بوو کە دوای هاوسەرگیری نەیەتوانی تەرکی بکات. ئەو پەڕی هەوڵی خۆیە ئەوەی لە توانایە بوو کردی، بەڵام شکستی هێنا لەوەی بتوانێت بۆ زیاتر لە 2 هەفتە خۆی بگرێ. ئەمە کۆتایی کێشەکە نییە، بەڵکو گەورەترین شۆکی دەرونی لە ژیانیە کە تووشی بوو ئەو کاتە بوو کە زینای کرد لەگەڵ پیاوێک غەیری مێردی خۆی. جا چەنێ خەیان بۆی لە دوای هاوسەرگیریەکەی تاوەکو هەستێت بەم کارە شەرمەزاریە؟ تەنها 7 مانگ. هەر بۆی پێشتر ئاماژەم پێیە کە سەرەڕای ئەوەی پیاوان زیاتر لە ئافرەتان سەیری پۆرنۆگرافیەکەن، بەڵام بینیمان کە بەکارهێنانی پۆرنۆگرافی لەلایەن ئافرەتانەوە جیاوازە و لە زۆربەی حاڵەتەکانیشە ترسناکترە. خوشکە ئەزیزەکانم لە ئیسلامە، ئەزانم کە حەز ناکەن ژیانتان لەم ناڕەحەتیە کۆتایی پێبێ، وەزانم کە ڕقت لە هەر چرکەیەکە کە لە کۆنتڕۆڵ دەرەچی و ئالوودەبوونەکەت سەرەکەوێ بەسەرتا. بەڵام وەگە بینی پۆرنۆگرافی بۆ تۆ وەک کارێکی خودی و نهێنی نامێنێتەوە بۆ ماوەیەکی درێژ، کاتێکی کورتریەوێت بۆ ئەوەی بکەویتە ناو یەکێک لە تاوانە گەورە خەماویترینەکان کە ئاگاداریمانداوە لە دژی لەلایەن ئەڵڵا سوبحانە وەتەعالە و پێغەمبەرەکەیەوە صلی الله عليه وسلم. جا بۆی بڕیارێک بە بۆ ئەوەی ڕاوێژکارێکی پیشەگەر ببینی یان ڕاهێنەرێک کە یارمەتیت با دواز بێنی لە ئالوودەبوونەکەت، بۆ ئەوەی چێژ لە ژیانت وەرگریت لەگەڵ خێزانەکەت بە ئاشتیانە بەبێ شەرمەزاری و تەرکیز بکەیتە سەر ڕازیکردنی خالیقەکەت لە جیاتی تێرکردنی ئارەزوە زۆرەکانت. یەکەمین شت کە پێویستە تێبگەیت بۆ ئەوەی لە ئالوودەبوونی پۆڕن ڕزگارە بێت و ژیانێکی پاک بژیت، ئەوەیە کە تێبگەیت خۆ عادەتەکان چۆن کارەکەن و چۆن تۆ بتوانی خۆ نێگەتیڤەکان بگۆڕی بۆ پۆزەتیڤەکان. بەڕاستی ئەمە یەکەمین و گرنگترین هەنگاوە کە پێویستە خەڵکی جێبەجێ بکەن ئەگەر بەڕاستی ئەیانەوێت گۆڕانکاری گەورە دروست بکەن لە ژیانیانە. لە کتێبەکەیە بە ناوی هێزی خۆ چارلز دوێک باسی یاسایەکی زێڕی نەکات کە بە سۆڕی خووەکان ناویەبات، کە تیای ئەوە ڕوونەکاتەوە کە هەر خویەک چ باش یان خراپ بە سوڕێکا ڕوات و بە هۆکارەکان و ڕۆتینەکان و پاداشتەکانە تێپەڕێت. هۆکارەکان بریتە لەو شتێک کە هانت دەدەن و پاڵت پێوانێت بۆ جێبەجێکردنی و کاری کە پێڵەن خۆ یان وەکو چۆن لە ناوەڕۆکی مەڵقانەیە پێڵێن ئالوودەبوون. پاشان ڕۆتینەکە کە دووبارەکردنەوەی هەمان کردارە دووبارە وەلەو حاڵەتی تۆیە بریتە لە سیرکردنی پۆرنۆگرافی و چێژبەخشین بەخۆت. پاشان پاداشتەکە کە بریتە لە ئەو کاریگەریەی کە مێشکت دروستیەکات لە دوای جێبەجێکردنی و کارە. تێگەشتن لەو سۆڕە زۆر گرنگە، چونکە گەر بتوانین هۆکارە پاڵنەرەکان دیاری بکەین یان ئەم وروژێنەرانی کە بنە هۆی دروستبوونی چالاکیە نەخوازراوەکانمان، ئەو کاتە بە ئەگەری زۆرەوە ئەتوانین خودی ئەو چالاکیانە بۆستێنین. چونکە زۆربەی کاتەکان خەڵکی هەوڵەیە تەرکیز بخاتە سەر گۆڕینی کارەکە یان خودی ڕەفتارەکە و هۆکارەکان لەیا دەکەن کە بەرپرسیارن لەو کردارە خویانە. بۆیە بۆ ئێستا ویستم تەنها باز لە هۆکارەکان کەم یاخود وروژێنەرەکان. لە بنەڕەتە 5 جۆر لە هۆکارە سەرەکیەکان هەن. یەکەم کاتێکی دیاریکراو لە ڕۆژەکەیە. دووەم شوێنێکی دیاریکراو. سێم ئامادەبوونی کەسانێکی دیاریکراو. چوارەم هەستێکی دیاریکراو. و پێنجەم ڕەفتارێکی دیاریکراو. با باس یاریەکێک لەم هۆکارانە بکەین بۆ ئەوەی باشتر لە سۆڕی خووەکان تێبگەین. یەکەم کاتێکی دیاریکراو لە ڕۆژەکەیە. زۆربەی ئالوودەبووان بۆ نمونە سەیری پۆرنۆگرافیەکەن لە دوای نیوەشەوە، بۆیە بەخەبەربوون لەو کاتەیە هۆکارێکە بۆیان بۆ ئەوەی ئەو چالاکیە دووپات بکەنەوە. کەواتە چارەسەرەکە چییە؟ هەر بە سادەیی تەنیا زوو بخەوە، ئیتر ئەتوانیت ئەم سۆڕە تێک بشێنیت. دووەم شوێنێکی دیاریکراو. مێشکی ئێمە هەمیشە ئەو شوێنەی کە سەردانیانەکەین ئەی بەستێتەوە بەشتی ترەوە کە ئەوەژە و وێبسایتە تایبەتانەی سەر ئەنتەرنێتی ژەگرێتەوە بە ڕەفتارەکانمانەوە.
جا بۆیە ئەگەر سەردانی هەنێ شوێنی دیاریکراوت کردبێت وەکو نادیەکان، ناوبازار و مۆڵ و جادە بەناوماگەکان و تا دوایی ئەوە کاتە باگەرێکی زۆرەوە گەڕێیتەوە ماڵەوە لەو ڕۆژەیە بە دروستبوونی هەندانێکی زۆری سێکسی لەلات کە لەوانەیە بێتە هۆکاری دووبارەبوونەوەی ئالوودەبوونەکەت. کەواتە چارەسەرەکە چییە؟ هەر بە سادەیی تەنیا خۆت بە دوور بگرە لە چوون بۆ شوێنانە. سێم، بوونی چەند کەسانێکی دیاریکراو. پێغەمبەر صلی الله علیه وسلم ئاگاداری کردوین کە مرۆڤ هەمیشە مەیلی بەلای ئەوەدا ئەڕوات کە شوێن ئاین یان شێوازی ژیانی هاوڕێکانی بکەوێت. بۆیە ئاگادار بە لەوەی کە هاوڕێکانت کێن. بۆیە گەر هاوڕێکانت بانگ دەکەن بۆ شتێک کە ڕەزامەندی ئەڵڵای لەسەر نییە، ئەوە باشترە بۆت کە چواردەورێکی باشتر لە هاوڕێکان دۆزیتەوە کە کاریگەری پۆزتیڤیان هەبێت لەسرت بۆ کردنی کاری دروست. چوارم، هەستێکی دیاریکراو. هەندێک جار وەڕسبوون و بێزاربوون ئەکرێت ببێتە هۆکاری توشبوونەوە یان دووپاتکردنەوەی چالاکیە نەخوازراوەکان. کەواتە چارەسەرەکە چییە؟ خۆت سەرقاڵ بکە و ببە بە کەسێکی بەرهەمدار. پێنجەم، ڕەفتارێکی خووی دیاریکراو. زۆربەی ئالوودەبووان بەبێ ئامانج ئەگەڕێن بە ناو ئەنتەرنێتە، تۆڕە کۆمەڵایەتیەکان، پرۆفایلی خەڵکی جیاواز، ڤیدۆی ناپێویستی یوتیوب و هەتا دوایی. ئەنجامەکە هەمیشە بە سیرکردنێکی قوڵی پۆرنۆگرافی کۆتاییەت. بە فیرۆدانی کاتی بێ ئامانج لەسەر ئەنتەرنێت ئەکرێت زیاتر بەنزین بات بە ئالوودەبوونەکەت. بۆیە هەمووی کە پێویستە لە سەرەتای گەشتەکەت بەرەو چاکبوونەوە بریتیە لە دیاریکردنی هۆکارەکانت، ئیتر ئەتوانی خۆت بە دوور بگریت لە خودی کردار و ئالوودەبوونەکە.